دەم باش بە کاتی باشووری کوردستان هەشتی ئێوارەیە. من شاهۆ ئەمینم. بارزانی ڕایگەیاند ئەوەی لە کەرکووک ڕوویدا بڕیاری تاکلایەنەی چەند کەسێک بوو لە نێولایەنێکی سیاسی کوردستاندا. ئەو دەنگە زوڵاڵەشی بۆ سربەخۆیی کوردستان بەرزکرایەوە. زوو یا درەنگ دەگاتە ئامانجەڕەواکانی. هێڵەکانی تەماس لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقدا بەو شێوەیە دەمێننەوە کە بەر لە ئازادکردنی مووسڵ جێگیر بوون. فەرماندەی هێزەکانی عێراق و حەشتی شەعبی لە کەرکووک نایەڵێ بەڕێوەبەری پۆلیسی شارەکە بە کوردی قسە بکە. دەڵێ کوردیم ناوێ، دەبێ بە عەرەبی قسە بکە. الخلاف إلى حوار عاجل. سەرۆک کۆماری عێراق داوا لە خەڵکی کەرکووک دەکات ڕێز لە یاسا و دەوڵەت بگرن بگەڕێنەوە سەرکار و ژیانی خۆیان دانوستاندنی خێراش لە نێوان هەولێر و بەغدا دەست پێ بکات. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەبارەی ڕووداوەکانی کەرکووک پەیامێکی بۆ ڕای گشتی کوردستان، عێراق و جیهان بڵاو کردەوە. سەرنجتان بۆ دەقی پەیامەکەی بارزانی ڕادەکێشم. جەماوەری کوردستان، ڕای گشتی کوردستان، عێراق و جیهان. بە درێژایی مێژوو گەلی کوردستان لە ژێر هەڕەشە و زوڵمدا بووە. مافەکانی پێشێل کراون. لەو مێژوەدا گەلی کوردستان بەرگری لە ناسنامەی خۆی کردووە. تووشی جینۆساید و کۆمەڵکوژی هاتووە. دوایینیان پەلاماری دڕندانەی تیرۆریستانی داعش بوو بۆ سەر کوردستان و جینۆسایدکردنی کوردانی ئێزدی. لەگەڵ ئەوەشدا گەلی کوردستان هەمیشە لە ڕوانگەی چارەسەری ئاشتیانەدا هەنگاوی ناوە. هیچ کاتێک شەرمان نەویستوە، بەڵکو شەرمان بەسەردا سەپێنداوە. هەموو هەوڵێکمان بۆ چارەسەری ئاشتیانەداوە، بۆ مانەوە و گەیشتنمان بە ئامانجەکان. ئامانجی سەرەکیشمان هەمیشە ئاسایش و مافەکانی گەلی کوردستان بووە. هاو نیشتیمانیان، ئەوەی لە شاری کەرکووک ڕوویدا دەرەنجامی بڕیاری تاکلایەنانەی چەند کەسێک لە نێولایەنێکی سیاسی ناوخۆی کوردستان بوو. دوجار بۆ هۆیەوەی هێزی پێشمەرگە بەو شێوەیەی کە بینرا پاشەکشە بکەن. لە دەرەنجامی ئەو پاشەکشەیەدا هێڵی تەماسی پێش دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ لە 17 2016دا لە نێوان بەغدا و هەولێر بووە بنەمای لە یەکگەیشتن لە چۆنیەتی بڵاو پێکردنی هێزەکانی عێراق و هەرێمی کوردستان. جەماوەری کوردستان دڵنیا دەکەینەوە ئەوەی پێویستە و دەکرێت لە پێناو پاراستنی دەستکەوتەکان ئارامی و ئاسایشی خەڵکدا ئەنجامی دەدەین. ئێستاش داکۆکی دەکەین لەسەر پاراستنی یەکڕیزی خۆڕاگری گەلی کوردستان و هێزە سیاسیەکان. داواش لە دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین بەگشتی لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی نەتەوەیی و نیشتیمانی مامەڵە لەگەڵ بارودۆخی هەستیاری کوردستان و عێراقدا بکەن. گەلی خۆڕاگری کوردستان، جەماوەری دڵسۆز و خۆبەخشەکان پێش مەرگەی قارەمان و کەسوکاری شەهیدەکان. ئەو خوێنەی ڕۆڵەکانتان لە ڕێگەی ئازادی کوردستان بەخشیویانە، ئەمڕۆژ هەردەبەخشرێ. ئەو دەنگە زوڵاڵە بەرزەی بۆ سربەخۆیی کوردستان خستانە ڕوو. گەیانتانە گشت گەلان و وڵاتانی جیهان. ڕۆژێک لە ڕۆژان بە فیڕۆ ناچێت، بە فیڕۆشی نادەی. گەلی کوردستان بە هیمەتی هێز و ڕۆڵە قارەمانەکانی زوو یا درەنگ هەر دەگاتە ئامانجەڕەوا و پیرۆزەکانی. ئمڕۆ ڕۆژی باوەڕبوونە بە هێز و یەکڕیزی گەلی کوردستان. مەسعود بارزانی 17 2017. وەزارەتی